لە دەرەنجامی دوو هێرشی ئاسمانی ئیسرائیل لە کاتی شەودا بوو سەر ناوچەی ڕەفاه لە باشووری کردی غەزا لایەنی کەم سێ کەس کوژراون و ژمارەیەکی دیکەش بریندار بوون کە منداڵیشیان تێدایە. ڕۆژنامەنووسانی ئەسۆشیێتد پرێس تەرمی لایەنی کەم سێ کەسیان بینیوە کە هەندێکیان لە ژێر داروپەردووەکانەوە ڕاکێشاون و یەکێکی دیکەشیان هێنراوەتە نەخۆشخانەیەک. فەرید ئەبولۆلی کە یەکێک لە دراوسەکانە دەڵێت فجأة سمعنا دبة. جۆمان لە تەقینەوەیەک بوو کە ڕامان کردە دەرەوە بۆ ئەوەی بزانین چی ڕوویداوە. دەرکەوت ماڵی دراوسەکەمان ئەلمەسەلامی بەرکەوتووە لە نۆهەمی چوارەم بوو. کوژرا و برینداریش هەبوو. شەوی ڕابردوو کەسێک کوژرا و ئێستاش تەرمەکەیان دەرهێنا. ئیسرائیل لە ڕۆژێک شەمە بەردەوام بوو لە هێرشەکەیدا بۆ سەر غەزا پاش زنجیرەیەک لە تەقەکردن لە نیویاندا سێ بارمتە کە بێکراس بوون و ئاڵای سپیان هەڵکرد بوو. ئەمەش پرسیاری لەبارەی هەڵسوکەوتەکانی ئیسرائیل لە شەڕی داهەفتەییدا وروژان کە مردن و وێرانکاریەکی بێپێشینەی بەسەر شارەکەدا هێناوە. غەزە بۆ چوارەمین ڕۆژی لەسەریەک پەیوەندیەکانی پچراوە کە گروپە فریاگوزاریەکان دەڵێن هەوڵەکانی ڕزگارکردن دوای بردومانەکان ئاڵۆزتر دەکات و چاودێریکردنی زیانەکانی جەنگ لەسەر هاوڵاتیانی سڤیل قورستر دەکات. واشنگتن ناڕزایی پەرسەندنی دەربڕی و بەرامبەر بە قوربانیانی هاوڵاتیانی سڤیل و ئاوارەبوونی بە کۆمەڵی 1.9 ملیۆن فەڵەستینی کە نزیکەی 85% دانیشتوانی غەزەیە. تەنانەت لە کاتێکدا پشتیوانی سەربازی و دیپلۆماسی گرنگی پێشکەش بە هاوپەیمانە نزیکەکەی کردووە. شەڕی ئاسمانی و زەمینی بەشێکی بەرفراوانی باکووری غەزەی تات کردووە و زۆربەی دانیشتوانەکەی بەرەو بەشی باشووری خاکە گەمار و دراوەکە پاڵنراون کە زۆربەیان لە ئوردوگای دەوارنشیندا دەژیان. ئیسرائیل باڵێنی داوە لە کردار لەشکریەکانیدا بەردەوام بێت تا ئەو کاتەی هەماس لەناو دەبات.